تو اللهم صل على سيدنا محمد ئەوە بەرەبەیانی ئەمڕۆ یەکشەممە هێرشێکی موشەکی بێپێشینە لە ڕووی ژمارە و هێزی موشەکەکانەوە کرا سەر هەولێر و دەستگا حکومیەکانی هەرێمی کوردستانیش ڕایانگەیان. ئاماژ لە هێرشەکە کونسوڵخانەی نوێی ئەمریکا بوو و تەلەڤیزیۆنی ئێرانیش دەڵێت بنکەیسی خوڕی ئیسرائیلی کراوەتە ئامانج. وەک وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە 12 موشەکی دوورمە و دای بالیستی لە سنوورەکانی دەرەوەی عێراق و لە ڕۆژهەڵاتەوە ئاڕاستەی باڵەخانەی نوێی کونسوڵخانەی ئەمریکی لاولێر کران و هاوڵاتیەکیش بە سووکی بریندار بووە. شانەی ڕاگەاندنی ئەمنی عێراقیش ڕایگەاندووە لێکۆڵینەوە لەو هێرشە دەستی پێکردو و ئەنجامدەرانیشی سزای دادپەروەرانی خۆیان وەردەگرن. ئەمە لە کاتێکدایە تەلەڤیزیۆنی فەرمی ئێران ڕایگەاندووە لە هێرشەکەدا بنکەی مۆسادی ئیسرائیلی بە ئامانج گیراوە و چەند کەناڵێکی هەواڵی لە تەلەگرامیش ئاماژەیان بە کوژرانی نۆ هاوڵاتی ئیسرائیلی لەو هێرشە موشەکیەدا کردووە و ناوەکانیشی بڵاو کردوێتەوە. سەبارەت بە هێرشەکە بەرپرسێکی ئەمریکی بە ئاژانسی ڕۆیتەرزی بەریتانی وتووە موشەکەکان لە ناو خاکی ئێرانەوە ڕاستەکراون و دەژڵێت هیچ کام لە موشەکەکان بەر باڵەخانەی کونسوڵخانەی نوێی ئەمریکا نەکەوتون و هیچ زیانێکی گیانیان نەبووە لەو هێرشانەدا. بەرپرس ئەمریکیەکە کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێت ئاماژەی بۆەوە کردووە پێدەچێت هێرشەکە لە تۆڵەی ئەو هێرشەی هەفتەی ڕابردوو ئیسرائیل بێت لە سووریا کە بنکەیەکی ئێرانی کردە ئامانج و چەند سەربازێکی سوپای پاسدارانی ئێرانی تێدا کوژران. تا ئێستا هیچ لایەنێک بە فەرمی بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکە ڕانەگەیاندووە و هیچ دەستگایەکی فەرمیش ئاماژەی بە کوژرانی هیچ کەسێک لە هێرشەکەدا نەکردووە. کونسوڵخانە نوێیەکەی ئەمریکا لە هەولێر کە بڕیارە ئەم ساڵ تەواو بکرێت بە گوژمەی 795 ملیۆن دۆلار لەسەر ڕووبەری 214,000 مەتری چوارگۆشە جێبەجێ دەکرێت و لە مانگی تەموزی 2010 بەردی بناغەی دانراوە و لە ڕووی ڕووبەرەوە گەورەترین کونسوڵخانەی ئەمریکا لە جیهاندا و باڵوێزخانەکەشی لە بەغدا گەورەترین باڵوێزخانەیە لە جیهاندا. لە ماوەی 2 ساڵدا ئەمە نۆیەمین جارە هێرشی موشەکی و فڕۆکەی درۆن بکرێتە سەر کونسوڵخانەی ئەمریکا و فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر هەندێک جاریش سەرچاو بەرپرسی ئاویشتنی موشەکەکان ئاشکرا کراون بەڵام ڕەوتی لێکۆڵینەوەکان بێئەنجام ماونەتەوە.